تێبگە کوشتایی ئاخوداخی دڵ تێبگە کوشتایی ئاخوداخی دڵ ئاواتی ژینەیم بردەوە ژێرگەڵ ئاواتی ژینم بردەوە ژێرگەڵ خۆشی ژینی خۆم حرام کردبوو خۆشی ژینی خۆم حرام کردبوو لە بۆ جوانێوە دڵمی بردبوو دڵی لێ سەندوم بۆ خۆی بردووە دڵی لێ سەندوم بۆ خۆی بردووە ئیتر نازانم ئەی خوا چی لێ کردووە ئیتر نازانم گیان چی لێ کردووە وشيم جماعة خوشوي سام ولايكان وشاتن بكاكا وشياريش سرنگون گوترانی زۆر لە شوێنی دانا گوترانی زۆر لە شوێنی دانا ڕۆی گیان هێشت گونجی هێنانا زۆر کەس ڕۆیشتن پاشان بێنەوە زۆر کەس ڕۆیشتن پاشان بێنەوە بەڵام کەس نەیدی ئەی خوا بگەڕێنەوە بەڵام کەس نەیدی بگەڕێنەوە هاتەمێکی تای هاتووە لە بەختم بەزەیەکی بێیە بەدڵی بەدبەختم بەزایەکی بێ بەدیدەینم ناک بەیەشی زامم ڕەفێق پەلاشەی سەرخاک وەک سەر بەزەوتی هیراخاگرمە بەسروەی شەماڵ زیاتر گڕاگرمە شەماڵەکەی شەونم بای زەلانم ڕۆ شەماڵەکەی شەونم بای زەلانم ڕۆ دیدای پرفڕمێت لە خوێنکەیلم ڕۆ ئەمە بینێکە هەواڵی نایە هەر وەک لە بیری نەبابم وایە بینێکە ناحەز پەی بردووە پێمان بینێکە بەدکار پەی بردووە پێمان نایەڵێ نامەی دۆز بگا پێمان نایەڵێ نامەی دۆز بگا پێمان Esqueci bem.
بەخوا قەرزارم خۆترسم نییە لە خاڵۆ مامەد خۆترسم نییە لە خاڵۆ مامەد ئەترسم لە ڕۆژ بازار قیامەت ئەترسم لە ڕۆژ بازار قیامەت گەردوون ئای گەردوون کارسازی کاران بمان خاتۆ یەک وەک جاری جاران خۆزگا جوانیمان دوارە هاتە و تۆ دابنیشتای سەر شێتگیان خۆشم بەلاتە و تۆ دابنیشتای خۆشم بەلاتە و گەردوون سازەکەت چیوە نەژانێ ئاقڵ لەگریە و شێت پێیەکانێ نابی نابێ چرایێ هەڵکە نەوا پێ بنێ بەسەر پێی خەڵکە پێساق دانیشتوە شەلە بێڕاکە کەس باشی ڕاستی و پیاوەتی ناکە پیاو ئەو کەساس زل و گۆشتنە گەنم ڕەنگ خەریک جۆ فرۆشتنە لە ژێرەم چەرخای گەردوونی هاسی لە ژێرەم چارخای گەردوونی هاسی کە هێشتا باوە فیرعەون پەراسی هەرکەس خەنجەرێک تیژی وا لە مشت بەهاک و ناهات ئەی کوتێ لە پشت بەڕاستی منیش ئەڵێم هەروایە شەمشەمە کوێرە دژ بە چرایە شەمشەمە کوێرە دژ بە چرایە کێچا کەزانێ چیەکە گەردوون کێچا کەزانێ چیەکە گەردوون یەکێ سەرکەوتوو یەکێ سەر نبوون کۆترانی زۆر لە شوێنی دانا ڕۆینجیان هێش برا گونجی هێلانە زۆر کەس ڕوویشتنە پاشان بێنەوە زۆر کەس ڕوویشتنە ئەی خوا پاشان بێنەوە بەڵام کەس نەیدی کاگەگیان بگەڕێ